هۆکاری دوازدەیەم ترشی و تاڵی بگۆڕە بە شیرینی کەسی ژیر و عاقڵ زەرەر ئەگۆڕێ بە قازانج بەڵام کەسی بێهۆش و ناژیر کێشەی بچووک دەکات بە دۆڕان و کارەکان لەسەر خۆی سەخت دەکات کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شاری مەککە کۆچی کرد بەڵام شاری مەدینەی دروست کرد و گوێی چاوی مێژووی پڕ کرد لە کاری باش و چاک پێشەوە شافعی زیندانی کرا و دوورخرایەوە لە دایک و کەس و وڵاتی بەڵام پەرتوچی ئەلئوم و ڕیسالەی پێشکەش کرد بە دایک و هەموو قوتابی و شوێن کەوتوانی پێشەوە ئەحمەدی کوڕی حەمبەل سجن کرا و جەڵد کرا و ئەشکەنجە درا بەڵام بوو بە ئیمام و پێشەوای ئەهلی سوننە و جەماعە پێشەوە ئیبن تەیمیە زیندانی کرا بەڵام بوو بە زانای سەردەم و نوێکەرەوەی دینی ئیسلام پێشەوە سەرخسی لە ناو بیردا زیندانی کرا بەڵام کاتێ دەرچوو لە بیرەکە 20 پەرتوچی مەزنی لە فقه و شەرعدا نووسی پێشەوە ئیبن الئەسیری کوردی دوورخرایەوە لەوانەوتن و نووسین و ئامۆژگاری کردن لەلایەن دەسەڵاتەوە بەڵام بوو بە مایەی نووسینی پەرتوچی مەزنی جامع الأصول والنهاية كبهسترين وبسوترين پرتوكا لزانستي فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم پیشوا ابن جوزي لمالي خوي دركرا لبغدا بلام لوتي كنشت ذكرا للايان دصلاتوا پرتوچي خوينوي قرآن با القراءات السبع دانا پیشوا مالك بن ريب توشي تايك بو كبرو مرجي برد بەڵام لە کاتی سەختی تایەکەدا جوانترین و ڕازاوەترین هۆنراوەی پێشکەش بە جیهان کرد کە بارتەقای هەموو دیوانی شعری شاعیرانی سەدەی عەباسیەکان بوو کاتێک کوڕەکانی ئەبی ذوئەیبی هەزەلی مردن لە شەڕدا بابەکەیان هۆنراوەی ئیلیادەی وت کە خەڵکی هەمووی سەرسام کرد هۆنراوەیەک بوو بە زمانی عەرەبی مێژوو ڕێزی لێنا بنەماڵەی پێشەوا سڵاحەددینی ئەیوبی دەرکران و ئاوارە کران بەڵام بوون بە ئەستێرەیەکی پڕشنگداری ئاینی ئیسلامی پیرۆزوە تا ڕۆژی دوایی مێژوو ڕۆڵی ئەم بنەماڵەیە لەبیر ناکات دەیکەواتە گەرتووشی قەیرانێکی گەورە بوویت بزانە چلایەکی ئەو قەیرانە جێی ئەوەیە ڕووناک بەخش بێت تا کاری لەسەر بکەی وتراوە ئەگەر کەسێک ئاوێکی تاڵی داپێت هەوڵ بدا بڕێک پێکهاتەیەکی شیرینی تێدا بکەیت تا بخورێتەوە ئەگەر کەسێک مارێکی بە دیاری داپێت ئەوە سوود لە پێستا گرانبەهاکەی وەربگرە و ژەهر و ئازارەکەشی بەجێبێڵە و فڕێیدا ئەگەر دوو بشکێک پێوەی دای بزانە چاکەیەک هەیە لەو ژەهرەی ئەوەش ئەوەیە کە تۆ جارێکی تر ژەهری هیچ مارێک کارت لێ ناکات خۆت بگونجێنە لەگەڵ بارودۆخی سەرسەخت بۆ ئەوەی دەرچیت تێیدا وەک گوڵە یاسەمین و نێرگزێکی بەسوود فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا سورة النساء آية 19 واتا نەکەن دڵ ناخۆش بن بەکارێک کە ڕوویداوە چونکە بۆی هەیە ئەم کارە بە خێرێکی زۆر کۆتایی بێت وڵاتی فەڕەنسا پێش هەڵگیرسانی شۆڕشی فەڕەنسی دوو شاعیری زیندانی کرد یەکێکیان زۆر گەشبین ئەوی تریش زۆر ڕەشبین هەردووچیان سەریان لە پەنجەرەی بەندین خانەکەوە دەرهێنا گەشبینەکە سەیری ئەستێرەکانی کرد و دەم و چاوی پڕبوو لە خۆشی و شادی و زەردەخەنە بەڵام ڕەشبینەکە سەری هێنایە خوارەوە و سەیری خۆڵ و شەقامە پیسەکەی کرد و پاشان گرژ بوو دەستی کرد بە گریان سیرکە هەمیشە لە هەر سەختی و تەنگ و چەڵەمەیەک ڕوودەدات هەر دەبێت دیوێکی بەخێر تەواو بێت چونکە شەڕ و نەهامەتی سەداسەد بوونی نییە و هەروەها مرۆڤ چاوەڕوانی ئەجر و پاداشت و سەواب بە ئارامگرتن لەسەری لەلایەکی ترەوە دەکات